ئینستیتوتی پێی سیانزەهمین راپۆرتی لەسەر خولەکانی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 تاوەکو 2023 بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە خول لە دوای خول ئاستی پەرلەمانتاران و سەرۆکاتی پەرلەمان و لیژنەکان دابەزیوە. خولی پێنجەمیش خراپترین خول بووە لە درێژایی تەمەنی پەرلەمان. یان پەرلەمانی کوردستان بۆکو دامەزراوە کاتێک لە ئەرکەوە دەگۆڕێت بۆ ئیمتیاز، کاتێک ئەندامی پەرلەمان لەسەر بنچینەیەکدا دەندرێتکەوە وەکو بەخشینەوەی ئیمتیازات بێت لەلایەن حزبەکانەوە و بەرپرسەکانەوە، دەبینین بەو شێوازە کوالەتی پەرلەمان دابەزیوە و کاتێکەوە ئیرادە نابێت بۆ گۆڕانکاریەکان، بۆ گۆڕانکاری بەلایەنی چاکەوە لەلایەن حزبە سیاسی باڵا دەستەکانەوە، بێگومان پەرلەمان بەم دەردە دەچێت وەکو دەبینین بەداخەوە لاوازە کەمترین کۆبوونەوە دەکات. بۆ نمونە 63 ڕۆژ بوو کۆبوونەوەی نەکردبوو لە کاتێکدا بارودۆخی هەرێمی کوردستان دەکوڵێت کێشەمان هەیە، هەڵبژاردن دواخراوە، دەبوایە تا ئێستا ڕێکسازیەکانی هەڵبژاردن ئەنجام بدرابە. بە هەر پێنج بەپێی وتەی ڕێکخراوەکە بانقەز ئەدایکاری پەرلەمان بایەخی کەم کراوەتەوە. متمانەی هاوڵاتیانیش بەهۆی خراپی کوالەتی پەرلەمانەوە لاواز بووە. پارتی و یەکێتیش بەڕێژەی زۆر دەنگەکانیان کەمیان کردووە بەراورد بە خولەکانی دیکە. پەرلەمانتاران و ڕاوێژکارانی پەرلەمان دەڵێن پەرلەمان دامەزراوێکی یاسایی گرینگە. هاوڵاتیان دەبێت هۆشیار بن لە هەڵبژاردننی کاندیدەکان و کەسانی شایستە بنێرنە پەرلەمان. کە ئێمە لە کوردستان پەرلەمانێکی خراپمان هەیە، معنای وانە بەدیلێکی تر هەیە بۆ پەرلەمان نەخێر. ئەبێ هەموو خەڵکی کوردستان و بە ئەوانەی کاریگەریان هەیە و میدیاکان و چالاکەوان و ڕۆژنامەنووسان و یاساناسان و حیزبە سیاسیەکان هەموو کارکەن بۆ ئەوەی کە پەرلەمانێکی بەهێز بێ لە کوردستان، توانای یاسا دەرکردنی یاسای باشی هەبێ بۆ ژیانی خەڵک، توانای چاودێری کاری حکومەتی هەبێ، یاسای بودجە پەسەندکە و مەرجعی باڵای خەڵکی کوردستان بێ. ئێمە کە ئێستا پەرلەمانێکی خراپمان هەیە، بەشێکی پەیوەندی بۆ هەیە خەڵکێکی زۆر بێباکە لەوەی پەرلەمان هەبێیان نە. ئەگەر قووەتەکە ئەو هێزانەی لە دەرەوەی دامەزراوەکەن هێزی باشی نێنێ پیان وانە بێ ئەمە خۆی پێزەکەی بای ئەوەندەیە کە وابێ و ئەوەی پێدەوترێ هاوشانە لەگەڵ دامەزراوەکانی ترە، هاوشان نییە. وەکو برا بچووکێک تەماشای بکەن دێکجار وەکو فەرمانگەیەک تەماشایان کردو، ئەگەر وەکو هاوشانی خۆیانە هاوتەری بەزانی ساڵاتی جێبەجێکردنە ڕوا حکوومەت ڕوا بۆ بشێەوە. تۆ تەماشا بکە لە هەموو دنیا پەرلەمانە چی حکوومەت ئەوە کە موسەئەلەکە بۆ شێوە کەچی تۆ لە خولەکانی تر بینیمان یەک تۆ تەجاوز بکەی یەکسەر حکوومەت ینی لە کار دەخاوە هەژمونونەکەی ئەو نەزاڵە بەسەریا ئەدگریەکەواتەم باوڕم وایە بەشێکی علاقەی بەذاتی خۆیەوەتی بەهێزیەکە، بەشێکیشی علاقی بە هۆکارەکانی دەرەکیە. بەهۆی دەستوەردانی حیزبی و بەناسایی دێشکردنەوەی پەرلەمان و هەموارنەکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان، کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان و حکومەتی خۆجەیی سلێمانی هاتۆتە دەرەوە. کۆمەڵ پێی وایە دەبێت دامەزراوە یاساییەکان و حکومەت ڕۆڵی سەرەکیان بۆ بگەڕێتەوە تا متمانەی هاوڵاتیانیش بۆ ئەو دامەزراوەیە بگەڕێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.